سڵاوتان لێبێت ئێرە گوندی گەشتیاری قەیوانە یەکێکە لە پرۆژە ناواز و جوانەکانی شاری سلێمانی کە دەکەوێتە سەر شەقامی سەرەکی سلێمانی مێرگەپان نزیک پارکی هەواری شار. پرۆژەکە دابشکراوە بەسەر سێزۆندا کە کارکردن لە هەموو بەشە جیاوازەکانی پرۆژەدا بەردەوامە، وەک دروستکردنی چەندین ڤێلا و تەواوکردن و گەاندنی خزمەتگوزاری بۆ هەموو شەقامەکانی پرۆژە، وەک کاری ئاوەڕۆ و دانانی کربستۆن قیر و بێهارتۆن. تایبەتمەندی ڤێلاکانی ئەم پرۆژەیە جیاوازە چونکە لە هەمان کاتدا هەم یەکەی گەشتیاریە هەم نیشتەجێیی کە بە کواڵیتی بەرز و کەرەستی جیهانی جێبەجێ دەکرێت. ئەوەی پرۆژەی گوندی گەشتیاری قەیوان جا دەکاتەوە لە پرۆژەکانی دیکە ئەوەیە کە لە ساڵ 75 پرۆژەکە پێکاتوە لە سەوزایی کە ژینگەیەکی تەندروست و ئارام دەدات بە دانیشتوانی پرۆژەکە.